بەناوی خوای گەورە سڵاوتان دەبێت بەڕێزان وابرێرە سپەی وەفدی پارتی دموکراتی کوردستان سەردانی شاری سلێمانی بکات و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا کۆ ببێتەوە 28 ڕۆژ پێپەر دەبێت بە سەردوایی نیکانی مەسعود بارزانی بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسێرێت بەڵام تاوکێستەی چەنگاوێکی عملی نەنداوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان لە میواندارێک لە بەڕێزان عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان و فاروق محەممەد سەرۆکی بۆردەی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ئەستۆدەی سەرکی هەروە لە هەولێرەوە هیوا میرزا سابیر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بە پرسە دەدەین. سبەی وەفدی پارتی دیموکراتی کوردستان سەردانی سلێمانی ئەکات و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کۆ بێتەوە. 28 ڕۆژ تێپەڕە بێت بە سەردوایین پەیامی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە داوای کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی کردبوو بۆ چارەسەری قەیرانی سیاسی. بەڵام تاوەکو ئێستا پارتی هیچ هەنگاوی شامەلی نەناوە بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. ناوەڕۆکی پەیامەکە بریتی بوو لە کاردانەوەی پەرلەمانی کوردستان بە دەستێکی سەرۆکاتی نوێ و پێکهێنانی حکوومەتی نوێ و دەستنیشانکردنی کەسێک بۆ سەرۆکاتی هەرێم. چوار هێزە سەرەکیەکەی کوردستان هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە سەرەتاوە پێشوازیان لە پەیامەکە کرد و هیوایان خواست کۆتایی بە قەیرانی سیاسی هەرێمی کوردستان بێت و کۆبوونەوەکان ئەمجارە بۆ کاتکوشتن نەبن. کلیلی ئاساییکردنەوەی دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لای پارتیە چونکە پەرلەمانی بە بڕیارێکی حیزبی پەخستووە و لەو کاتەوەی دەستی بۆ پرسی سەرۆکاتی هەرێم برد و کۆنتڕۆڵی داهاتەکانی هەرێمی کوردستانیشی کردووە. پارتی دوای پەیامەکەی مەسعود بارزانی لەگەڵ هەریەک لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و حیزبی شیوعی و سۆسیالیست و لایەنە مەسیحی و تورکمانەکان کۆبۆتەوە. بڕیاریشە سبەی دووشەممە وەفدی پارتی سەردانی سلێمانی بکات و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کۆبێتەوە. دوای نزیکەی مانگێک تێپەڕبوون بەسەر پەیامەکە تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی جدی نەنراوە بۆ چارەسەری قەیرانی سیاسی هەرێم. هاوڵاتیانی کوردستانیش بێزار بوون لە قەیرانی سیاسی و دارایی هەرێم. هیوادارن کۆبوونەوەکانی ئەمجارە بەرهەمدار بن و هاوشێوەی کۆبوونەوەکانی ڕابردوو بۆ کاتکوشتن نەبن. سبەی وەفدی پارتی بەیانی وەفدی پارتی لە سەردانی سلێمانی بەکار بۆ کوردستنەوەی گۆڕان خۆتان ئامادە کردووە و پێشوازی لە وەفدی پارتی دەکەن؟ بەخێر بێن جەنابەت زۆر سپاس بۆ جەنابەت ئەوانیش بەخێر بێن سپاس بۆ کاک فاروق سپاس بۆ جەنابی کاکیواش لە هەولێرەوە بێگومان بۆ هەر وەفدێک کە دێتە لای هەر حیزبێکی سیاسی بێگومان ئامادەکاری کراوە و پرۆژەیەکیش ئامادە کراوە لە خلالی ئەو پرۆژەوە ئێمە گوتوێژ و گفتوگۆمانە بێت لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام زۆر بەداخەوە و یەک مانگ تێپەڕە بێ بەسەر ئەوەی کە ناونراوە مبادرەی بەڕێزتر پارتی دیموکراتی کوردستان بەڕێز مەسعود بارزانی لە دوای یەک مانگ هەنگاو هەڵئەگیرێ بۆی کۆبوونەوە لەگەڵ لانی سەرەکی کێشەکە کە بزوتنەوەی گۆڕانە بکرێت یعنی ئەمە بۆ خۆی جۆرێک لە خەمساردی یا جۆرێک لە گومان لە لای ئێمە وە بزوتنەوەی گۆڕان دروستەکە کە برادران لە پارتی دیموکراتی کوردستان ئەم هەوڵەیان تەنها بۆ احتیوای وەزعەکە بێ احتیوای خەڵکەکە بێ احتیوای بڵین ئەو ئاریشە و کێشەیە بێ کە هەیە لەوە ناچێت زۆر بە جدیان بێ ینا بەڕای من زۆر درەنگە بۆ تۆ گەورەترین مؤسسەی شەرعی لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بۆ قەیرانە داراییە بڕاوەزی بازاڕ و ئەوە قەیرانی دارایی بەو شێوەیە بێ کە هەمومانێ بین و پێویست ناکات لێرە باسی بکەین وەزعی سیاسی بەو شێوەیە بێ کە کەس ئێرەی پێنابە بە هەرێمی کوردستان بەو شێوە خەمساریە بێتە پێشەوە تەنان لەسەر پرسەیەک زیاتر لە هەفتەیەک وەفدەکە برادرانی پارتی دیموکراتی کوردستان کە ئەکرا لە ئەسنای پرسەکەشا خۆ پرسە هەمومان ئەهلی مردن و هەمومان بۆ لای خوا ئەگەڕێنەوە بەڵام ناکرێتەوە کێشەی وڵاتێک بندکەی بە پرسەیەکی
ئاساییەوە کە زۆر باش ینی حادسێکی فاجعە نەبوو. تا ئێستا وەفدەکەتان دیاریکردەوە کە بزنەوەی گۆڕان وەفدەکەیەوە لە کێ پێک دێوانەی کە پێشوازی لە وەفدەکەی پارتی دەکەن ئەوەی کە جەناب داگدار بێت. بەپێی زانیاریەکانی من دیارایترەوە وەفدەکەی ئێمە مجموعە برادرن بەڵام خەڵکانی بڵین ئەوانەی کەوا دیارن ناو بزنەوەی گۆڕانە. پێمە کاک عومەری سێعەلی و کاک عوسمانی حاجی مەحموو دکتۆر محەممەد عەلیە و ئیسماعیل نامیق و پێمە یەکێک لەو برادرانێکی یان 5 کەس 5 بۆ 6 کەس پێگات. زۆر باش بەس پێشتر ئێوە ئیتفاقیتان هەبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی 7 مانگ لەمەوبەر 7 مانگ و 1 ڕۆژ تقریبان لەمەوبەر هەڤەی 5 بەڵێ هەڤەی 5 ئەمڕۆ دەگات 7 مانگ و 1 ڕۆژ. بۆچی بە هاوبەشی لەگەڵ وەفدی پارتی کۆ نەبوونەتەوە داواکاریە و یاخود ئەوەندێکی ئێوە معلوماتان هەبێت پارتی ئامادەنەبوو بە هاوبەشی لەگەڵ وڵاتان کۆ بێتەوە؟ هەر لە سەرەتاوە من بۆ خۆم گومانم لە جێبەجێکردنی و ئیتیفاقا هەبووە کە لەوەی ئێمە نێوان ئێمە و برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەبوو. من پێم باش بوو ئێمە زیاتر دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان بین، بەڵام نەک هاوپەیمان بین هاوپەیمانی بی چاکە، بەڵام بەڕای من یعنی ئێمە کاتی خۆی بزنەوەی گۆڕان کە جیاوەتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بنەمای ئەو هەموو گەندەڵی و نەعەدالەتی کە لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە دروست بووە، چی لەوانە نەماوە تا تۆ بیت ڕێکەوی لەسەری. لەبەرەوە بەڕای من وام پێ باش بوو کە ئێمە نەکەوینەوە هاوکێشەوە دۆستیکی نیشتیمانی کوردستانی، بەڵام پێم وایە ئیساکیە کە ڕێک نەکەوتون لەگەڵ برادر هەم برادران لە پارتی دیموکراتی کوردستان معارض بوون، هەم برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ خۆیان خۆدەزانی ئێساکێ دوو تەوەجوه هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە کێشەیەکی تەکنیکی دروست کردووە، هەم کێشەیەکی سیاسیشە. بەهەرحاڵ ڕێکەوتن ڕێکەوتنەکەتان مردووە؟ بەڕای من ڕێکەوتنەکە پێشەوەی لەدایک بێ مرد. واتە سەورەکەم من وای هاشتان بۆ خوێندانە من بەش بە حاڵی خۆم واتە سەورەکەم ڕێکەوتنەکە هەر لە سەرەتاشەوە نووسینم لەسەر نووسی ڕێکەوتنەکە بەس بەڕای من ئێمە هەر دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانین و هەر نزیکین لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و دید و بۆچوونەکەمان زۆر نزیکە لە یەکەوە لە ڕووی بەڕێوەبردنی وڵاتەوە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە خلافمان هەبووە. ئەو خلافە هەر بمێنێ باشترە بۆ ئەوەی زیاتر ئێمە بتوانین عیب و عارەکان دەربخەین و سەنگەر لە یەک نەگرین دۆستی نیشتیمانی کوردستان. بەڵام ئیتفاق هەیە بە قسەی من ئیتفاق ناوەچێتەوە و من بۆ خۆشمە بۆ عومەر عنایەت پابندم بە ئیتفاقەوە. سوپاس دەکەم ماوس فەرغوزە نەبیشت بەخێر بیت. خۆتە نزان کەشوهای سلێمانی زۆر سادە و بە فریژباریوە پێ دوایان ئەو کۆبوونەوانە کە زیاتر مەسەلەن لە ساڵێکە کۆبوونەوە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و مەسەلەن پارتی وە یەکێتیشدا بەو شێوەیە نەکراوە بتوانێت ئەو بەستەڵەکە کە لە نێوان لایەنەکان هەیە ئەو بەستەڵەکە بشکێنێت؟ بەڵێ بەنای خۆی گەورە سواب بۆ جەنابتان ڕێسڵام بۆ میوانە بەڕێزەکان و بۆ بینەرانی بەڕێز. دیارە کە بەڕێز بارزانی لە ماوەی ڕابردووە ئەو پەیامی بڵاو کردووە بۆ چارەسەکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و ئەمڕۆ کوردستان لە دۆخێکە کە ئەوە خوازێک کە هەموو لایەنەکان بەجددی بێنە سەرخەت و کێشە گرفتەکانی خەڵکی کوردستان و کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان بەڕاستی چارەسەر بکرێت. هەر لەو منتەڵەقەشەوە کە هەموو لایەنە سیاسەکان بە ئیجابی و پێشوازان لەو پەیامە کرد و ئومێد دەکەین بە ئەندازەی بەدەمەهاتنی لایەنە سیاسەکان ئەوەنەش پاری دیموکراتی کوردستان بەدەنگەوە بێت و فعلا لەم کەشە ساڵی کە جەنابەت باسی کرد سبەینە پرۆسەیەکی گفتوگۆکردنی گەرم و گۆڕ لە نێوان ئەو چەند لایەنێکی بانی سەردانیان دەکرێت و پێشووی لە ڕابردووشە سەردانی چەند لایەنی کە کراوە و هەموو ئەمانە ببنەوەی کە ئەو بەستەڵەکە چەق بەست و یاخود بەستەڵەکە سیاسی کە هەیە بەڕاستی بیتوێنەوە و بێتە زەمینەیەکی باش بێتە سەرەتایەکی باش بۆی کە لە ئایندا کۆبوونەوە پێنج قۆڵەکان دەست پێ بکەنەوە بە ئیرادەیەکی بەهێزەوە بە ئامانجی گەیشتن بە چارەسەر بە چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان. چونکە خۆی ئەو وەفدە کە بەیانی دێتە سلێمانی وەسەردانی ئەو دوو لایەنە بەڕێزەوە خود سێ لایەنی بەڕێزەکە ئەمە ڕاستی ئەمە زەمینە سازیە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو. بەس ئەم کۆبوونانەی سوێنش گرنگێکە تا چەند ئەو لایەنە بە ئیرادەوە دانیشن و بە جددی دێنە پێشەوە و ئەتوانن زەمینە سازیێکی باش بکەن ئەو بەسەڵەکە بتوێنەوە تاکو کۆبوونەوەی کە بەدوایە دێ کۆبوونەوەیکی بەرهەمدار بە کۆبوونەوەی بکە بەڕاستی لە ئازی چاڕۆنی خەڵکی کوردستان. ئەو بەسەڵەکە کێ دروستی کردو دەبێت کێش بتوێنێتەوە؟ بێگومان هەمومان شتەکان لای خەڵکی کوردستان ڕوونە کە ئەسڵی کێشەکەی کێشەی سیاسیە و کێشەی تاوبوونی ویلایەتی بەڕێز بارزانیە کێشە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە و دواتر کۆمەڵی کێشەی تری بەدواتە کێشەی
پەرلەمانی بەدواتە هەر کە پەرلەمان لە کارخراوە دواتر کێشەی حکوومەتی بەدووە هات دواتر کێشەی خەڵک و هاوڵاتیان و قەرانی دارایی بەدووادا هات کاتە کۆمەڵی کێشەیە تەراکمیان کردووە لە ماوەی ساڵێک و ئەوەندە مانگە ئەم کێشانە ڕۆژ بە ڕۆژ گەورە بوون و قوڵ بوونەتەوە و بۆیە چارەسەرکردنیان فعلەن ینی پێویستی بە ئیرادێکی بەهێزێ بەیرادێکی جدی هەیە کە لە ئەس ئەم قۆناغەدا بێت کە قۆناغی هەستیارە قۆناغێکی گرنگە و قۆناغە قەیران و کێشەی خەڵک و کێشە سیاسیەکان تا ئەندازەیەک ئەتوانین بڵین ناڵێن چارەسەرکردنیان مستەحیلە بەڵام بێگومان ئەگە ئیرادێکی جدی پێویستە بۆ چارەسەرکردنیان ئەگەر ینی کێشەکان باسەنی چارەسەر نابن باشە بەس ئەو بەستەڵەکە بەڕون و کێ دروستی کردوی کام لایەن و دەبێت کێش بیتوێنێتەوە مەسەر بەڵە خۆ هەمان دەزانین ینی چ لایەنێک بوو کە ڕێگەی لە پەرلەمانی کوردستان کرد ینی هەمان نەزانین وە چ لایەنێک کە هەموو جمگە هەستیارەکانی وڵات لە ژوودە سیایەتی بێگومان ئەو لایەنێک کە دەسەڵاتی زیاترە و کە باڵادەسترە کە ئەتوانێ یاخود ئەو لایەنێک کە ئەم پەیامی دەرکردو بەڕاستی ینی تۆ لایەنێکی دێ بەڕێز بارزانانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە ئەو پەیامی دەرکردووە و ڕاگەنرایی بڵاو کردەوە و لایەنەکانی کرد ئیسجاریان بۆ دەبڕێت پێویستە ئەو باشی بێتە سەر خەت و ئیرادێکی بەهێزی هەبێ و مرۆنەت بنوێنێ بێگومان هەموو لایەنەکان پێویستیان بە نواندنی مرۆنەت هەیە بەڵام بێگومان ئەو لایکە دەسەڵاتی زیاترە و جومەکانی وڵاتی زیاتر لە و خەڵک زیاتر چاوی یاخود ڕووی لەوە هەروەک لە بانەکەشە کە ئاڵی کۆمەڵی خەڵکی کەسایەتی سیاسی فەرەنجی و ئەکادیمی داوایان لە بەڕێزیان کردووە کە بێتە سەر خەت و کێشەکان چارکردن لای بەڕێزیانە بۆیە لەو منتەڵقەش ئەم بەیانە دەرکراوە کاتە لە منتەڵقە ئەوە خۆزێک کە پارتی دیموکراتی کوردستان باش بێتە سەر خەت و لە هەموو لایەنەکان جدیتر بێ و مرۆنەت بنوێنێ بێگومان بە نواندنی مرۆ لایەن هەموو لایەنەکانی تری باشتە ئێستا مانگێک تقریباً ئەمڕۆ 28 ڕۆژ تێپەر دەبێت هیچ چەنگاوێکی عملینراوە بەڵ ئەوەیە کە لە ڕابردووە سەردانی چەند لایەنێکی سیاسی کوردستان کراوە سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کراوە سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کراوە لەگەڵ کۆمەڵە لایەنی تر ئەمە وەکو چۆنەڵی دەستپێکردنی گفتوگۆکان و ئەوەی کە بانش دێنە سلێمانی و کۆبوونەکان ئەنجامەدرێ تەواوکردنی ئەو یەکەم دیداری لەوان لایەنە سیاسیەکانە و ئومێد دەگەین کە ئەم دیدارانە بێگومان ینی دانوستانی چڕۆپڕ و جدی تیادا ناکرد کە بن هەمولاکان کۆبنەوە بەڵام زمینە سادێکی گرنگ و باشە و ئەمە ئەبێتە چۆنەڵی خاڵێکی ئیجابی یاخۆخوا نەخواستە پێچەوانەوە کە ئومێد بێتە خاڵێکی ئیجابی بۆی کە بەستەڵەکان بتوێنەوە و زمینەسازی باش بێ بۆی کە دواتر دانوستانێکی باش بەدوای خۆی دابێت. سپاس بە تەگرم لە هەردوو بەڕێستان ئەگەر بچینە لای مامۆستای وا میرزا سابیر مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ڕای بەڕێستان سەبارەت بەو کۆبوونەوەانە چێک ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکان پارتی پێشتر چەند کۆبوونەوەیکی ئەنجام داوە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و لایەنە مەسیحی و تورکمانەکان و شوعی و سۆسیالیست و زەحمەتکێشانیش و بەیانیش وا بڕیارە سەردانی سلێمانی کە ڕای بەڕێستان سەر ئەو کۆبوونەوەانە ئەم کۆبوونەوەانە کۆبوونەوەی چارەسەرین دەتوانن دۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکەنەوە؟ بسم الله الرحمن الرحیم سڵاو بۆ جەنابت و بۆ میوانەکان و بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیە بارودۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە بە شێوەیەکی گشتی لە بارێکی هەستیارایە بە قەناعەتی من قیادەی سیاسی کورد و لایەنەکان و بەتایبەتی لایەنە بەرپرسەکان ئەبێ ئەم دەستپێشخەریە کە کاک مەسعود کردوێتی بەرەنجامی هەستکردنی جەنابیان بێ بە هەستیاری قۆناغەکە کە وەختی نەماوە کات بە ململانێ ناوخۆیەکانەوە تێپەڕێنرێت چونکە بە قەناعەتی من و زۆربەی چاودێران و ئێمە کە ئەزمون و تەجروبەیەکمان هەیە ئەو شکستانەی کە لە قۆناغەکانی ڕابردووە ڕووی لەم ملەتە کرد و ئەو پیلان و نەخشانەی کە پێشتر بەسەر ملەتی کووردا جێبەجێ کرا و لە هەر قۆناغێکا کە کورد گەیشتۆتە هەنگاوێکە تا ڕادەیەک جەماوەرەکەی دڵخۆش بوو بێ وای زانی بێ کە گەیشتۆ بە بەشێک لە ئامانجەکان نەیارانی کورد پیلانیان بۆ گێڕا و شکستیان بە هیوا و ئاواتەکانی هێناوە هەر لە حکوومەتی کوردستان لە مەهاباد لە سەردەمی قازی محەممەدا و هەروەها لە شۆڕشی کورد لە ساڵی 1975 لە زۆر قۆناغی ترا کە نەیارانی ئەم ملەتە مەسلحەتی خۆیان چۆنی پێویست بوو بێت هەموو دەستکەوتەکانی ئێمەیانداوە بە ئاوە بە قەناعەتی من ئالەم قۆناغی هەرێمی کوردستان پێویستە سەرکردە سیاسیەکان ئیتر کات بەوە نەکوژن خەریکی پەنجەشکاندنی یەکتری بن خەریکی یەکتر سفرکردن بن خەریکی کاتێک پەڕاندن بن من قەناعەتم وایە کاتێک وەزعی سووریە بکەوێ بە لایەکە و هەروەها داعش بەرەو کۆتاییبوون بڕوا
ئەو وەختە تەسفی حساباتێکی تر ڕوو لە هەرێمی کوردستانەکە لەگەڵ دەوروبەرەکانە. ئێمە ئابم شەڕی ناوماڵمانەوە کە پەرلەمانمان لە کار خراوە و حکومەتمان ئیفلیج بووە و قەزامان بێدەسەڵاتە و موچەی موچە خۆرمان نییە و دەیان کێشە و گەندەڵی ڕووی لە واقعەکەی ئێمە کردووە. ئێمە ئێستاوا ئازانم تیکەیەکی ئامادەین بۆ ئەوەی نەیارەکانمان بە هەر جۆرێک بیانەوێ زەربەمان لێبن و بە کەیفی خۆیان بمان خۆن. بۆیە من وا ئەزانم ئەو قۆناغانە وەختیەوە هاتە تێبپەڕێنرێت، وەختی ئەوە نییە کە ئێستا لە پێناو مەسلحەتی گشتیە هەر شتێک بکەیت بەرزیە بۆ هەر لایەنێک، جێگەی ئەویان ناکۆکیەکان وەلا بنرێت، کات تێ نەپەڕێنرێت ئامادەکاری بکرێت. من بۆیە هیواخوازم ئەم دەست پێشخەریە لەسەرەوە ئەساسە بوو بێت کە بە کردداری جێبەجێ بکرێت. منیش قەناعەتم وایە کاریگەری یەکەم ئەو لایەنەی کە ئەتوانێت ئەم بارە بخابەلایەکە و چارەسەرەکان هەنگاو بە چارەسەر بنێت پارتی دموکراتی کوردستانە، چونکە ئەم کێشەی کە هەر لە سەرەتاوە هەوڵی سەری هەڵدا لەسەرەوە ئاساسانە بووە و ئێستێش ئەم مبادەری کاگمەسووتی واخوازم ئەم وەفتەکە ڕوات وەفتێ بێت کە دەسەڵاتی هەبێت بتوانێت زەمینە خۆشکا بۆی لە نزیکترین کاتە کۆبوونەوەیەکی حیزبەکان بێت بە سەرپەرشتی کاگمەسوود خۆی، چونکە من بە شەکەی خۆم بەرەنجامی کۆمەڵێک وەفت و دانوستان کە کردمان کە کاگمەسوود خۆی ڕاستەوخۆ نەهاتە ناوکایەکە و هەر ئیسپار بە دەوروبەر لەبەر ئەبراو نەتیجەی نەگەر. بۆیە من داوام وایە لە بەڕێز کاگمەسوود ئەم دەست پێشخەرەی کە کردوێتی خۆی بێتە سەرخەت و ڕاستەوخۆ قەرارێ بۆ ئەم بابەتە بدرێت. هەروەکو ئەزانین ئەمە قەرارێکی مەکتەبی سیاسیە لە کارخستنی پەرلەمان و ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمان وە کاگمەسوود کە خۆی ئێستا مبادەرەیە کردووە سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕێت، حکوومەتی هەرێم بگۆڕێت، بۆ سەرۆکی هەرێم کەسێکی تر ئامادە بکرێت، هەموو ئەمانە بخرێنە سەر تاوڵە و قسەی لەسەر بکرێ و قسەیە بێ بۆ ئەوەی جێبەجێکردنی بەدوایە بێت، نەک بۆ ئەوەی دواتر دەیان کۆبوونەوە بکەین و کاتەکان تێپەڕێ و بەرامبەر و نەیارەکانیشمان بەڕاستی لە ڕێی ئێمە ناوەستن. بۆیە من هیواخوازم کە ئەم کۆبوونەوانە جددی بێت، هەر بۆ ئەوە نەبێت لەسەر شاشەکان ڕسم بگیرێ و لە کەناڵەکانە شیکاریان بۆ بکرێت. بەڵێ بەس بە بۆ چوونی بەڕێزت مامۆستا کۆبوونەوەانە بە سستی بەڕێوە ناچن، یعنی ئێستا بۆ نمونەوە دەبینین پەیامەکە 20/11 بڵاو کراوەتەوە، ئەمڕۆ 18/12 28 ڕۆژ تێپەڕێ بێ بەسەر پەیامە کۆبوونەوەکان بە سستی بەڕێوە ناچن، یاخود ئەو نوع لە کۆبوونەوە بەجیا سەدانیکردنی لایەنەکان کۆبوونەوەی بەرهەمدار دەبن؟ ئەوە ڕوون و ئاشکرایە کە من قەناعەتم ماوە بوو هەر ئەو کاتێک کە کاگمەسوود ڕایگەیاند ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکە لایەنە پەیوەنددارەکان من ڕێزم هەیە بۆ هەموو لایەنەکان بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەوانەی کە ئێستا پەیوەندیان هەیە بەم بابەتەوە ئەو 5 لایەنە سەرەکیەن و بەتایبەتی کێشە سەرەکیە کە ئەمڕۆ بابەتی سەرۆکایەتی پەرلەمانە و لە کارخستنی پەرلەمانە و بابەتی ئیفلیج حکوومەتی هەرێمە کە ئێستا کۆمەڵێک وەزیری لێ دەرکراوە، ئەمانە پێویستە بە زووترین پێویست بوو بە زووترین کار لە نێوان ئەو 5 لایەنە بگەنە دەرەنجامێک. بەڵام ئێمە بە هەر گەشتبین بین بەو هیوایی کە ئەم دواکەوتنە نەبێتە هۆی ئەوەی پرۆسەکە و مبادەرە و دەست پێشخەریەکە لەبار بێ، بەڵکو هەنگاو بندرێت کوردوەتەنی نەچوە بچێت. ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان و کاگمەسوود گەیشتوێتەکە ئەو قەناعەتە پێویستە بارودۆخی هەرێم چاک بکرێتەوە و ئامادە بن لە کۆمەڵێک ڕاو بۆچوون و خۆسەپاندنی حیزبی کە ئێستا من هەر قەناعەتم وایە هەر لە بنەتوڵە و کورد کە باجیاوە لە درێژایی مێژووە خۆسەپاندنی میرەکان بۆ خۆسەپاندنی لایەنەکان بۆ پەنجەشکاندن و کۆنەقین بۆیە. بۆیە من داوا ئەکەم ئەو کۆنەقین و ئەو ڕقوقین و ئەو شەڕانی ڕابردووە لەبیر ببرێت بۆی ئێمە بتوانین چارەسەری کێشەکەمان بکەین. هەر کێشەیەک هەر مەترسیەک ڕوو لە هەرێمی کوردستان کا ڕوو لە هەمومانەکات. ئەگەر لایەنێک وا بزانێت وەزی خۆی باشە و لایەنەکەی تر خراپە، من وازانم بە هەڵەیە چووە. ئێمە واین لە ناو پاپۆڕێکە لە هەر شوێنەکە ئەو بێتە ناو پاپۆڕەکە هەمومان ئەخنکێن و ئەکەوینە بەردەمی مەترسیەوە. بۆیە من هیواخوازم کاگمەسوود ڕاستە و خۆی بێتە سەرخەت و خۆی ئەم مبادەرەی کە کردوێتی ئەم وەفتەی کە دروستیان کردووە دەورێکی کاتی هەبێت.
خۆی ڕاستەوخۆ لە کۆبوونەوەکانە بەشدار ببووی قەرار و بڕیارێکی فعلی لێ بدرێت بتوانرێت پەرلەمان کێشەی پەرلەمان چارەسەر بکرێت و پەرلەمان بەکار بخرێتەوە و کێشەی حکومەت و هەروەها دەسەڵاتی قەزاییمان کە هەروە ئیفلیج بۆ و ئەزمەی موچە و ئەزمەی ئابوورەیمان و کێشەکانمان کە ئێستا لەگەڵ عێراقی فیدرا هەڵپەسێراوە بتوانین چارەسەریار بکەین. بەڵێ سپاس دەکەم دوات تێگەڕێن و لای بەرەسەن کاومەرگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە ئەندامانی و شاندە لایەنەکان بوون لە شاندی پارتی لایەنەکانی تریش ئەو وەفدانە خاوەنی بڕیارن یاخود پێویستە لە ئاستی باڵاتر کۆبوونەوە سیاسەکان بەڕێوە بچن. هەر لە سەرتاوە پێیز بوو بەڕای من لەگەڵ ڕێزم بۆ ئەو ئەندامانە کۆبنەوە بنسبەت بزنەوەی گۆڕانەوە ئێمە ئەوەی هەمانە خاوەن بڕیارەکە لە بەسبێنێ لەگەڵ ئەو بەڕێزانەوەی گۆڕانێکی لە سیفاتەکانی ئەوەیە کاگنشوان لێرە بێ و لێرە بێ ڕێز و حرمەتم بووی کە ئێمە هەر هەمومان خۆمان بە قوتابی کاگنوشیوان نەزانین بەڵام کاگنشوان لێرە بێ و لێرە نەبێ بزنەوەی گۆڕان بڕیاری خۆی پێ ئەدرێت لەبەوەی بێگومان بلەوە ینی ئەمانەی کە لێرە سبێنێ قسەکەن هەر ئەوانن کە ئەگەر وەفدێکی باڵاتریش بێ هەر ئەوانە دەڕۆن و هیچ پێویست بەوە ناکات لە چکە هەموو بڕیارێکیان پێ ئێمە سابی ئەوە بکە کاگنوشیوان هەر لێرەش نەبێ لەبەر ئەو برادرانی ئێمە توان بڕیار بدەن و قسەی کۆتاییشیان لە قسەی کۆتاییشیان لایەوە قسەی کۆتایی جوات نیشتیمانی بستنەوەی گۆڕان کردوێتی و گەڵاڵیان کردووە خستویانتە بەرزیوان ئەوە ڕاو بۆ باز دەوەکە کە بستنەوەی گۆڕان پرۆژەی هەیە ئەو معلومات تێ لەسەر ئەوەی کە پرۆژەکە ناکرێت من دیومە خۆم پرۆژەکەم دیوە و قسەنیشم کردووە حتا هەندێک دەستکاری بڵێن ئەوەی سەرنجی خۆشم لەسەر پرۆژەکەدا بەڵام چەند خاڵە پرۆژەکە چەند خاڵێکە پرۆژەکە هی ئەو ینی خۆی شتێکی گشتگیرە پرۆژەکە ینی شتی گشتگیری تایە بۆ نمونە ناو پرۆژەکە من نامەوێت پرۆژەکە دەرکەم بەڵام هەندێک ئەساسیات هەیە کە هەموو تۆژی زانی و منیژێ زانم مەسەن پرۆژەکە ینی بەبێ پەرلەمان هیچ تێ ناکرێت دارێمی کوردستانە ڕاستە ئیتفاقی سیاسی پێویستە بکرێت بۆی پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام بەبێ پەرلەمان نە سەرۆکی هەرێمی نوێداندێ نە سەرۆکی حکوومەت دەتوانێت دەستەکار پێشتەوە حکوومەتێکی کاربەرەکە دروستەکەی یا حکوومەتی کاربێرەکە لەبێ یا تەشکیلێکی نوێ بۆ حکوومەت دروستەکەی کەسێک کە ڕاستپێری بێ پەرلەمان هەبێ جا ئەو پەرلەمانە بەدڵی پارتیە و بەدڵی پارتی نابێ و بەدڵی ئێمە ئەبێ بەدڵی ئێمە نابێ بەدڵی پارتیە بێ گرنگەوە بێ پەرلەمانێک هەبێ بێ پەرلەمان ئەساسیاتی ئەی ئەساسیەتەکانی تر ئەوەی بابەتیشکێ نەخۆ ناکرێت سەر لەگەڵ هەموو بابەتەکە باسکەم ئەوە تقریباً یەکێکە لە خاڵە سەرچیەکانی ناو ئەو بینەی ئێمە بڵایی خاڵەکانی سەبارەت بە مەسەلەی گۆڕینراجم مەکە بۆ خاڵەکان زۆر باش سەبارەت بە مەسەلەی گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان ینی گۆڕان پێشتر ناڕازی بوو ئێستا مەسەلەن ئێستا بە چ مەرزێک بزوتنەوەی گۆڕاوەندێک کە بەڕێز داگاداربی ئامادەی مەسەلەن گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەمانی کوردستاندا بکات ینی دوای چی مەسەلە خۆی ئەگە سەرنج بدەی بزوتنەوەی گۆڕان لە سەرەتاوەکە کێشەکە دروست بوو خۆی ئێمە خۆمان بەستەم لێکراوە زانین برادران لە زۆربەی خەڵکی کوردستانیش بە حیزب سیاسیەکان و بە هەموو لە زۆربەی لایەن سیاسەکان پارتیش بەستێکراوەتە نزانی ئیجازە بدەن پارتی خۆی بەستێم لێکراوە زانێ جا قسەیەکی ئیمامی عەلیە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بدەم ئیمامی عەلی خۆزگە خوا ئەوەندە ئازایەتی پێبەخشیم هەر کەس ستەمی لێ ئەکردم ئەم بەخشی ستەم لە هەر کەسیش لێ ئەکرد داوای لێبردم لێ کرد جا ئێمە بزنەوەی گۆڕان لێرە ئازایەتی شینواندووە ئێمە مەرجی سەرچیمان ئەو بوو بێ پەرلەمان کارا بکرێتەوە بەم شێوەی کە بەڕێ دوکتۆری سەرۆکی پەرلەمانە و چێ ناوهۆڵی پەرلەمان و ئەو کاتە ئێمە توێژەکەین بەڵام دوای مبادرەکەی بڵێن بن ئەوەی کە پێڵێن مبادری بەڕێز مەسعود بارزانی بزنەوەی گۆڕانیش ئەو خاڵی ئەو نەرمی نواندووە کە ئێستا ئەڵێ ئێمە ئەوە چوونەتە ناو توێژەوە پەرلەمانیش کارە نەبێتەوە ئەمە لەبەر حرمەتی مبادرەکە و لەبەر حرمەتی خەڵکی کوردستان و بەر ئەو لەو قێراندارایی کە خەڵکی کوردستانی پێ تێبەرچ بەلای ئێمەوە بزنەوەی گۆڕان ئێمە حلکردنی کێشەی دارایی خەڵکی کوردستانمان بەلاوە مهمترە لەوەی خۆمان لە حکوومەت بین لە حکوومەت نەبین چێ حکومڕان بێ و کێ حکومڕان بێ بەلای ئێمەوە حەلی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەگەڕخستنەوەی پرۆژەکانی هەرێمی کوردستان وەگەڕخستنەوەی دام و دەستگاکان داوامی فولی مامۆستایان داوامی فولی دام و دەستگاکان و حلکردنی قێرانیدارایی بەلای ئێمەوە پێش اتفاقەکەی ئێمەشە لەگەڵ برادران لە پارتی کوردستان ئەگەر ئەوە حلکەن حەزەکەی ئێمە بخەنە دەرەوەی معادلەکە بەڵام بە مەرجی ئەوان وعددانم کێشان حل زۆر باشە بەس سەبارەت بە باز لەوە دەکرێت کە بستنەوەی گۆڕان ڕازی بووە گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەمان کە بە مەرجی گۆڕانکاری لە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم بکرێت بە مەرجێک یەک پاکێج بێ سەرۆکی هەرێم بگۆڕێ
سەرۆکی حکوومەت بگۆڕێ ئەو کاتە بزنەوەی گۆڕانیش ئامادە بێت دەستکاری لە ئەو لە کۆبوونەوەی جوواتی نیشتمانی باسی لەوە کراوە ئەمە شتێکی عامە لەناو ئەوەی من زانیاریم هەبێت لەسەری ڕێککەوتوین لەناو من نازم ناو پرۆژەکەیان نییە بەڵام ئەمە شتێکی عامە بزنەوەی گۆڕان قایلە بەوەی سەرۆکی هەرێم بگۆڕێ سەرۆکی حکوومەت بگۆڕێ ئەویش ئامادەیە گفتوگۆ لەسەر سەرۆکی پەرلەمان پێدەچێت لە ناو پرۆژەکەش داهاوێکەوە ڕۆنێت زۆر باشە مامۆستاگەت سەبارەت بە مەسەلەی ئەمجارەت چی بکرێ بەوەی کە کۆبوونەوەکان وەکو ڕابردوو کۆبوونەوەی بێبەرهەم نەبن لە ماوەی ڕابردوو خەڵکی کوردستان زمونێکی خراپێ لەگەڵ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان ئەنی کۆبوونەوەکان لە چ ئاستێکدا بەڕێوە بس ئەم شێوازە لە کۆبوونەوە شێوازێکی بەرهەمدارە مەسەرەن سەردانی ئەو دەکا و سەردانی حزب مەسەلەن بەجیا سەردانی حیزبەکان دەکرێت بەڵێ دیار ئەمە وەکو یەکەم دەستپێکی کۆبوونەوەکان تۆ بڵێن شتێکی ئیجابیە کە تۆ سەردانی هەموو لایەنەکان بکەی و زمینی سازیکەی بۆی کۆبوونەوەیەکی بەرهەمدار بێتە ئارا بەڵام گرنگە چۆن ئێستا کاتەکە هەنە پێم وایە کە درەنگ وەخت بۆەوە نزیکی ماوەیە تێپەڕیوە ئێتر ئەم کۆبوونەوە بەڕاستی لە پێناوی کاتکوشتنا نەبن و کۆبوونەوەیەک نەبن تەنها لە پێناو کۆبوونەوەدا بە زووترین کات کۆبوونەوەی پێنج لایەنەکە وەکوی ڕابردوو کراوە وەستا ئەمجارە دەست پێ بکاتەوە بەڕاستی کۆبوونەوەکان کۆبوونەوەیکی بەرهەمدار بن و بە ئیرادەوە بە ئامانجی گەیشتن بە چارەسەر بێ وا لە خەڵکی کوردستان نەکەن کێسە داوای کۆبوونەوەکەن وەکو جای ڕابردوو کۆبوونەوەی پێنجقۆڵی کرا نەگەشتنە هیچ ئەنجامێک خەڵک داوای کۆبوونەوەکان ڕابگرن ینی بەڕاستی خەڵک تووشی مەلەل نەکەین بە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوەدا و بە کۆبوونەوەی بی ئەنجام بەڵکو کۆبوونەوەکان لە مودەیەکی زەمانی توانین بڵێن دیاری کراوە بەڕێوە بچێەوە بە خێرایی لە دوای کۆبوونەوەکان ئەنجام بدرێ و بە ئامانجی گەیشتن بە چارەسەر بێ ضرورە لایەنە سیاسەکان هیچ دانیسیاری هێڵی سووری نەبێ بەڵکو کۆنە گفتوگۆ و لە ئەنجامی گفتوگۆ و دانوستان بەچی گەیشتن و کە قەنەعەتی هەموو لایەک بوو لەسەر ڕێ بکۆن دواتر ئەمە بێن ئیتر لە سەرۆکایەتی هەرێمە لە حکوومەتە لە پەرلەمان بێن ئەمە تەطبیقیکەن و بەرگێکی یاسایی بکەمە بەردا چکە ڕاستە زۆربەی شتەکان یاسایی بەڵام هەندێکجار ڕەندی سیاسیشانێ لەم کۆبوونەوەدا لەسەر ڕەهەندە سیاسەتی هەموو ئەم پرسانە یەکلا بکەنەوە لەسەر ڕێ بکەون دوجا بێن لە پەرلەمانی کوردستان و لە حکومەت لە سەرۆکایەتی کوردستانە جێبەجێ بکەن گرنگە کە لایەنەکان وەک چۆن لە بەیانەکەش لە پەیامەکەش هاتووکە لە حکوومەت و لە پەرلەمان و لە سەرۆکایەتی لەمە گۆڕانکاری بکرێ پێدا دەبێت کە گۆڕانکاریەکان بکرێن لەو سیاستە هەنە شتێ پەرلەمان کارە بکرێتەوە اینجا دۆن هەنە شتێ تۆ ڕزبەری پەرلەمان ڕێخی تۆ بۆ منە سەرۆکایەتی هەرێم ئەگەر لەکوێ دیاریەکەی بۆ منەگەر لە ناو خەڵکی شاوێ پەرلەمان یاسایی بۆ دەرکات لە پەرلەمان هەڵوێ پەرلەمان دەگی بێ بە حکوومەت چیە متمانی پێدا ئەو حکوومەتێک کە حکومەتی تەواو دوورزەوی چیە متمانی پێدا بێگومان پەرلەمان چۆن کۆ بێتەوە ئایا ئێستا پەرلەمان غیرە بێ خۆی کۆ بێتەوە ئەگەر مەسەن خۆشی هەلگایە خۆی گۆڕانکاری لە خۆشی بکە خۆ بێ خۆی کۆبوونەوە بکە کەواتە ضرورە لەسەر مێزی گفتوگۆ لایەنە سیاسیی هەموو ئەمانە تاوتوێکە لەسەری ڕێ بکەون دوجا بێن لە ڕێی پەرلەمانەوە هەنگاو بە هەنگاو بە یاسایی بکەن و چارەسەری بکەن باش گرنگە خاڵێکی کە گرنگە بەڕاستی ئەم حکوومەتە ضرورە گۆڕانکاری جدی تیا بکرێت ئەم حکوومەتە سلماندی حکوومەتی خەڵک نییە حکوومەتی چارەسەرکردنی کێشەکان نییە بەڵکو حکوومەتی چارەسەرکردنی قەیرانەکان و حکوومەتی قوڵکردنەوەی قەیرانەکان ئەم حکوومەتە حکوومەتێکی تا ڕادێکی شکست خواردووە ضرورە وەک لە پەیامەکەش هاتووە حکوومەتێکی تازە پێک بێندێ کە لە ئاسی تموح و داواکاری خەڵکی کوردستان هەبێت وێڕای تەوانمان هەموو لەسەر هەموو سەرۆکایەتی پەیامی پارتی بۆ گۆڕانکاری لە حکوومەت بۆیە کە هەندێک لایانی سیاسی دوور بخاتەوە یاخود قەیرانەکان چارەسەر بکرێت ئەبێت لە پەیامەکە تەواندا حکوومەتێکی تازاگە حکوومەتی تازە ئاماژە نەکراوە گرنگە لەو کۆبوونانە چۆن ڕێکەون بێگومان ئەو پێنج لایەنە بەگشتی چۆن لە ڕابردووە کە ئقراریان نەکردووە یاخۆ ڕازی نەبوون کە لایەنە یاخۆ چەلایەنە دوور بخرێتەوە ئەکرێ بە هەمان شێوە بێن لەسەر مێزی گفتوگۆ جارێکیکە بۆ پێگەیاندنی حکومەتێکی نوێ بەو لایەنانە تاوەکو خۆمەندەکەمان ئەوەندە نەماوە یعنی تا نزیکی ساڵێکی ماوە لە 20 نوێ پەرلەمان بکرێت کەمتر لە ساڵێکی ماوە کاتە یعنی کاتێش کاتی ئەوە نییە و ضرورە ئەگەر دوایی مەجابی قسە بکەین ضرورە کە ئەم حکوومەتە بەڕاستی و ئەم پێگادی کە لەسەر ڕێکۆم بە هەموو لایەنەکان پەرلەمان و حکوومەت و سەرکایەتی لەمەوە لە خلالی ئەم کەمتر لە ساڵەیە کۆمەڵی کێشەی گرنگی سیاسی و ئابووری و یاسایی هەیە بەڕاستی ئەبێ بە میکانیزمێک ناوبڕمان هەیە بە کورتی پێدا دەبێت ئەولەویات ئێستا بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی خەڵک بیان کێش سیاسیەکان بسەرەتە هەموو لایەنەکان کە وەڵامی پەیامەکەی بەڕێز بارزانیان داوەتەوە لە ئەولوێتە ئاڵەن لە پێناو چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران
کێشەی ئەولەوێتی خەڵکی کوردستان بۆ کێشەی داراییە قەیرانی داراییە کاتە زەرورە ئەمە بکەتە هەنگاوی یەکەم ئەمە چارەسەر بکرێت و بەڕاستی لایەنەکانش کە نەرمیان نواندووە بەدەم ئەم پەیامەوە چوون وێ ڕای چارفین قایەنسەرگە بەڵام هۆکاری سەرەکی و هەنگاوی یەکەم لە پێناو چارفین کێشەی دارایی خەڵکی کوردستانە. سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەدەگی باتێگرێنەوە هەولێر لای مامۆستاییە لەگەڵ مامنێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان ماوەسایی واگەتگرنەوە لای بەڕێزان سەبارەت بە بەرپرسیارەتی ئێستای لایەنەکان بۆ ئەوەی کە کۆبوونەوەکان کۆبوونەوەی بەرهەم دار بن پێتان وایە ئێستا بۆ نمونە بەرپرسیارەتی پارتی چییە بەرپرسیارەتی چوارهێزەکەی دیکە چییە بۆ ئەوەی کە ئەم کۆبوونەوەانە کۆبوونەوەی بەرهەمدار بن و هاوشێوەی کۆبوونەوەکانی ڕابردوو نەبن. لە ڕاستیە لەبەر ئەوەی زۆر ئەم بابەتە درێژەی کێشە و ڕۆژ لە دوای ڕۆژ بەداخەوە کێشەکان قوڵتر بووەوە لە هەمووی مەترسیدارتر ئەو نەمانی متمانە لە نێوان لایەنەکانە و بێهیواییە کە ئەمڕۆ وەنیگەرانیەک ڕووی لە جەماوەر کردووە بە تایبەتی ئەم کێشانە لە کاتێکایە کە قوتی هاوڵاتی موچەی هاوڵاتی کەوتە بەردەمی مەترسیە و بەرەنجامی ئەو سیاسەتە چەوتەی کە لە ڕووی ئابووری و داراییە لە هەرێمە پیادە کرا لەلایەن دەسەڵاتەوە بارێکی سەلبی و نەرێنی ڕووی لە هاوڵاتیان کرد کە لە مێژووی دەسەڵاتداریە شتی وامان نەبینیوە دەسەڵات موچەی هاوڵاتی نەیەت بە کەیف و بە مەیلی خۆی دەستکاری موچەکەی بکات و دەسەڵات نەتوانێت ئەو کەمکردنەوەیش کە کردوێتی لە کاتی خۆیان موچەکە بدا بە هاوڵاتی. لەبەرەوە ئێستا هاوڵاتیان وا نازانم زۆر بەخەم پەرۆشۆنین بۆ ئەم کۆبوونەوانە بەرەنجامی ئەو بێهیواییە و بەرەنجامی ئەو نمونانەی کە لە ڕابردووە بینویانە ئەڵێن ئەمەی شەر بە عاقاری ئەوانە ئەڕۆت و بێدەرەنجام بێت. بۆیە من هیواخوازم ئەم کۆبوونەوانە لە کەشوهەوایەکی پڕ لە جددیەتە پڕ لە ڕاشکاویە پڕ لە گیانی لێبوردەوی و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی هاوڵاتیان بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرژەوەندی داهاتووی ئەم میلەتە و چارەنووسی ئەم ئەزمونە بەرەوکوێ ئەڕوات. چونکە من بەڕاستی نایشارمەوە مەترسی لەوە ئەەکەم ئەگەر بەم بارودۆخە تێک شکا و تێک ڕووخا و داهێزراوە سیاسی و ئابووری و ناوماڵی کوردستانیەوە بمانەوێت کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ و لەگەڵ دەوروبەرەکانمانە لە دوای داعش و دوای هاتنەوەی بەشار الئەسەد بۆ سەر دەسەڵات و بەو هەیمەنە واقع و سیاسەتەی کە ئەحلاف و لایەنگرەکانی ئەوان هەیەە وازانم
ڕوبەڕووی کێشەی گەورەترە بینەوە بۆیە هیواخوازم ئەم لایەنانەکەدا ئەنیشن لەسەر مێزی دانوستاندن مجامەلەکردنی تیا نەبێت و چەق بەستویشتی تیا نەبێت ووا نەبێ هەر لایەنێک بڵێ مەرجەکانی من پێویستە سەر بگرێت بەڵکو پێویستە هەر لایەنێک وە بەتایبەتی ئەو دوو لایەنە سەرەکیە و بەتایبەتریش لایەنی پارتی دموکراتی کوردستان چونکە دەست پێشخەریەکە لە لایەنی کاک مەسعودەوە پێویستە ئەوان مرۆنەیان زیاتر بێت و ئامادەیان زیاتر بێت و ئەو قەرارانەی کە دراوە کە پێشتر پەرلەمانی پێر لە کار خراوە و بەشێکی زۆر لەم کێشانەی بەوەی ئەوە سەری هەڵداوە ئەو قەرارانە ئیلغا بکرێت و هەر ئەو مژدەبن بە حیزب و لایەنەکان و ئەزانم هەنگاوێکی باش دراوە منوا ئەبینم کێشەکان پێویستە لە ڕووی سیاسیەوە چارەسەر بکرێت و واژووی لەسەر بکرێت و ئیتیفاقی لەسەر بکەن دوایی لایەنە یاسایەکەی ئەتوانین دەریچە و مەخرەجی بۆ بدۆزینەوە. زۆر باشە بەزەوەی کە بەڕێز پێشتر باست کرد هۆکاری چێک کە کۆبوونەوەکان لە ئاستی کەسی یەکەمی حیزبەکان بەڕێوە ناچێ ینی دۆخەکە گەیشتۆتەوەی کە کەسی یەکەمی حیزبەکانیش ناتوانن کۆبوونەوە لەگەڵ یەکتر بکەن ئەگەر بەم شێوە بێ کۆبوونەوەکان ئومێد بەخشن لە ڕاستیە پێویست ئەکات ئەگەر بڵێن ئەمە سەرەتایەک بێت بۆ گەڕانەوەی متمانە لە بینی لایەنەکاندا و گێڕانەوەی هیوایەک بۆ ئەو واقعی کە بێ هیوایەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە وا بینم کۆبوونەوەی سەرەکی و ئەو کۆبوونەوەی کە بڕیاری کۆتایی لەسەر ئەدرێت و بڕیاری چارەسەرکردنی ئەم کێشانە پێویستە کەسی یەکەمی حیزبەکان تایە بەشدار بن لە دوورەوە ناگەینە دەرەنجام پێویستە ئەمە شتێکی کردداری بێت شتێک بێت محەدەد دیاریکرااو بێت کە پێنج لایەنەکە و لایەنەکانی تر لەسەر ئیتیفاقکەن و لەو کۆبوونەوەیە واژووی لەسەر بکرێت حتا ئەگەر بکرێت چەند دۆست و لایەنگرێکی ئەم هەرێمەی شتیا بەشدار بن دەوری زەمانەت و چاودێر ببینن من بە شتێکی باشیە بینم وەکو چێ بۆ نمونە پێشتریش ئەمریکیەکان نەتەوە یەکگرتووەکان بەشدار نەتوانرا کۆبوونەوەکان بۆ نمونە ئەمریکیەکان ئەوە هیواخوازم جارێکی تر لایەنە کوردستانیەکان ئەو بارە بەسەریان ناتێ نەپەڕێتەوە کە میستاقێتی ڕێکەوتن نامە و ئیتیفاقی بەڕاستی لە ناو هەرێممانە نەهێش هەموو لایەنەکان کەوتنە بەردەمی بەرپرسیاریەوە کە پێچەوانەی قەراری خۆیان مامەڵەیان کردبووی هیواخوازم ئەوە بارێکی سەلبی بوو بێ دووبارە نەبێتەوە ئەگەر ئەمریکاونەتەوە یەکگرتوەکان یەکێتی ئەوروپا بەشداری بکەوەکو دۆستانێکی هەرێمی کوردستان لەوانەیە بۆی هێزی ڕێکەوتن نامەکە باشتر بێت چونکە لە ڕاستیە کێشەی نێوانێکێتی و پارتی کە لە نەوەدەکانە سەدان کۆبوونەوەیان کرد تا ئەمریکا نەهاتە سەرخەت و دەوری زەمانەتی نەبینی نەگەیشتە دەرەنجامێک ینی پێدوای ئەم جارش ئاوا دەبێت ئێمە پێویستمان بەلانی سێمە تاوەکولانی سێم نەبێت بۆ ئەو بێمتمانەیە زەمانەت نابێت بەڵکو هیواخوازم ئەمە بۆ چۆنێکە ئەگەر ئەوان بتوان ئەو قەرارە بن بە تایبەتی ئەوەی کە ئینسان وەکو دەست پێشخەریەک بۆ گێڕانەوەی متمانە کۆبوونەوەی سەرکردەکان پێکەوە زۆ زەڕوریە ئەم ئاشو ماشە و لە یەک دووریە زۆ سەلبیاتیە بێت و نەزانین دووری ئەوان هەروە بە ئاسانی چارەسەر ئەکرێت چونکە بەشێک لە کێشەکان کە کێشە سیاسیەکان حتا لە ئاستی زلهێزەکانی شاکەڕۆدا کێشەی نەفسی و کێشەی پێک نەخواردنی سەرکردەکانە بۆیە پێویستە ئەوە چارەسەر بکرێت. بەڵ سوپاس دەکەم دواتەگرن وڵای بەڕێستان کاومەرگە بگرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەوی کەسی یەکەمی حیزبەکان بە بۆچوونی بەڕێزت هۆکاری چێک کە ناتوانن بەیەکەوە کۆبوونەوە. وڵی خۆ سەرنجێکمە بوو لەسەر قسەکانی کاکیوا من حەزەکەم ئەو سەرنجە بدەم و دا وەڵامی جرا بدێم کاکیوا باسی ئەوەی کرد بۆی جارێکی کە ئەوە دووبارە نەبێتەوە کە لە دەرەوە لایەنە سیاسەکان اتفاقەکەن و تەسەورم کرد مەبەستی پەرلەمان بوو بەڵام ناو پەرلەمانە لایەنە سیاسەکان بە جۆرێکی گاڵسکۆتیان کرد مەبەستی کۆبوونەوەکەی 18 لەسەر 90 بوو ئەگەر مەبەستی ئەوە بێ بە تەسەوری مەبەستیەوە بوو 18 لەسەر 90 بوو کە هەموو لایەکان ڕێکەوتن بە ئامادەبوونی ماکگۆرک بە ئامادەبوونی نوێنەری ئەمریکا نوێنەری بەریتانیا و نوێنەری ئێنیشی لێ بوو بەڵام ئەم برادەرانە هەڵەیەکی زۆر تەکنیشیان کرد ئیتر نازانم پێیان حیزبەکانی خۆمان پەرلەمانیان پێ بچوو بوو نەیانتوانی بێن لەگەڵ سەرۆکی و دەستی سەرۆکاتی پەرلەمانە کۆ ببنەوە
ئەوان 6 سعات لەناو لە کۆبنەوە بوون قەیچەکە نیو سعاتیش لەگە دەستی سەرۆکاتی کۆبوونەوەتەوە ئەو پەیامیان بە دەستی سەرۆکاتی بکەنە یعنی ئەوان لە دەروی پەرلەمان بڕیارییاندا بۆی پەرلەمان کۆنە بێتەوە ئەمە یعنی بەڕاستی پەرلەمان هەیەت و شخصیتی خۆی هەیە شخصیتی معنەوی خۆیە ناکرێتەوە لە دەروی پەرلەمان بڵێ پەرلەمان سبێنێ کۆ نابێتەوە بەشێت نە سەرۆکی پەرلەمانی لێبێت نە جێگر نە سکرتێر نە سەرۆکی فراکسیۆنێک لە یەک کەس لێک ئەندام پەرلەمانی لێنە بووە ئەمە هەڵەیەکی تەکنیکی بوو کە ئەو برادەرەکە لەگەڵ ڕێز و هەرمەتم کە بەڕای من ئیتر ئەوە ڕۆژ تێپەڕی کرد بەڵام هەڵەکە بەم شێوەیە بوو تەنها بە تەلەفۆن پێم وایە ئاگاداریان کردوتەوە ئەمە لە ڕووی معنەویش بۆ ئێمە ناخۆش بەڕای من مەسەرەن هەڵی زۆر ڕوەدا مەسەن بەڕێز مەسعود بارزانی جاری وایە هاتوتە سلەیمانی چەند جار بزوتنەوەی گۆڕان لەبەرەوەی زوتنەوەیکی خاچیە سەرۆکەکەی سەرۆکی ڕێخەرەکەی ڕێخەرێکی خاچیە چەند جار بە یەک سیاری بە تەنها سیارێک بەڕێز لە شوێن مستەفا ڕۆژە بۆ سەری ڕەش و چۆلای بەڕێز مەسعود بارزانی و کۆبنەوەی لەگەڵ کرد و لەگەڵیشی دانیشت و زۆر تەبیعیش بوو بەلای و ڕاوێژیان بە یەکتر کرد و مۆزۆکە تەبیعی بوو بەڵام کاتێک مەسعود بارزانی دێتە سلێمانی بۆ لای جەنابی مام جەلال یعنی ناتوانێت بچێتە لای جەنابی کاکردنەوە شوێن چای بخواتەوە یعنی ئەمە تۆ ناوەڕێی چی ئەگەر بچێت چای لێ بخواتەوە بەڕای من ئەمە قسەی کرد کاگیوە یعنی شتی بچووک ئەو شتانە بە بچووک مەزان ئەو بە ڕێزە کاگیواوتی ئەم ئاشوماشە نابێت باش چاخواردنێکیش بە بچووک نەزانی سەرکردەکان نە بەڕای من وایە جەنابی کاک مەسعود یعنی لەوە گەورەتر بۆیە کە بۆچی ناچێت لای جەنابی کاکردنەوە پێم وایە خۆشیان هەستیان بۆ هەڵەیە کردبوو دواتر یعنی ئەم شتی بچووکانە احتیمالە گەورە بێ مناڵم لەوە هاتووە سەرچاوی گرتووە بکێش باشە دەبێت کەم جار بۆ من بۆ کۆبنەوەی کەسیەکەمی حیزبەکان بۆ ئەرکی کێوە دەبێت کێ دەست پێش کێ لە هەمووان خۆی بە گەورەترە زانێ ئەڵێ سوراعی بۆ پیاڵە سەرفەرود دێنێ کە تێگاوی کاک وانە ئەبێ گەورە ملکەچکا لە ئاستی هەرچەنێ مەچەخۆری هیچ کەس نین بەڵام کێ ستەمی کردووە پێویستە هەنگاوی یەکەم لەوە بێ ئەوان ستەمیان کردووە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان ستەمێکی گەورەیان لێمە کردو ئێمە لەبەر حورمەتی خەڵکی کوردستان نەبێ و لەبەر خەیرانی دارایی نەبێ بە هیچ شێوەیە ئامادە نین ئێمە تەنازول لە مافی خۆمان بکەین تەنازول لە مافی خۆمان بکەین بەڵام ئێستا تەنازولمانەوە خەریکە لە هەندێک لە مافەکانی خۆشمان ئامادەن تەنازول لە چی بکەنەوە یعنی ئەگەر کاتێک بەڕێز مەسعود بارزانی ئامادە بێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم واز بێنێ و بڕاتە دەرێ و ئامادە بێ نێچیروان بارزانی بگۆڕێ ئێمە زوتنەوەی گۆڕانیش قابلە هەموو کوردستان ناکەین بە قوربانی سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان لەو حاڵەتە ئێمەش ئامادەین دەستکاری سەرۆکی پەرلەمانی بەڵام ئەمە بەیتفاق نەکرێ بۆ نمونە مەسعود بارزانی لە شوێنی خۆی بمێنێتەوە نێچیروان بارزانی لە شوێنی خۆیتەوە دکتۆری خێرەمە تەنازول لە دکتۆری یوسف ناکەیت بە هیچ جۆرێ گەر ئەوان تەنە ئەو ئێمە بەو مەرجە بەو مەرجە ئێمە تەنازولمان کردووە مەرج نییە ئەڵبەتە ئەوان دەست پێشخەرێکیان کردووە و ئەوە بۆ ئێمەش وەڵامی دەست پێشخەرەکەی ئەوانماندانەوە کە ئامادەین لەگەڵتان گفتوگۆ بکەین پێش ئەوەی بەڕێز دکتۆری یوسف بچێتەوە لەناو کۆبوونەوەکە ئێمە ڕێئەکەوین ئایا بەڕێز دکتۆری یوسف ئەچێتە ناو پەرلەمان یەکەم جەرسە ئامادە بێ دەجەرسە ئامادە بێ بە بەردەوامی ئامادە بێ هەر لێ ئەمێنێتەوە ئەوە برادرانی ئێمە لەو توێژەکە لەگەڵیان ڕێئەکەون وەزع و بار و دۆخی بەڕێز دکتۆری یوسف و بزنەوەی گۆڕان لەناو پەرلەمان و لەناو دەسەڵاتی کوردیا چۆنە بێ بەڵام دوای ئەوەی کە هەموو لایەنەکان تاتوی ئەەکەین مەسەرەی سەرۆکاتی هەرێم تاتوی ئەەکەین مەسەرەی حکوومەت تاتوی ئەەکەین گۆڕانکاری ئایا ئیتفاقی تازە دروستەکەین یان لەسەر ئیتفاق گوین و دەستکاری و تەرهیمی ئیتفاق کۆنەکەیەکەین زۆر باشە سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە مەسەلەی ئەگەر ئەم کۆبوونەوەانە کاتیشمان کەمماوە سەبارەت بە مەسەلەی ئەگەر ئەم کۆبوونەوەانە شکست بێنن و لایەنەکان بە جددی نەچنە پێشەوە دۆخی کوردستان بەرەو کوێ دەڕوات بەڵێ بێگومان هیواداری نەگاتەوە ڕۆژەکەم کۆبوونەوەانە شکست بێنن یەکەم وەزعی هەرمی کوردستان بەڕاستی ناسکە هەستیارە خەڵق قەیرانی قوڵی هەیە کێشەکان قوڵن لە لایەکی کەشەوە وازی وەزمان عێراق بەڕاستی لە ئاسی خراپدایە ئەوە شەڕی مووسڵ بەرەو کۆتایی ئەڕوا ئەوە پەرتەوازەی ناوماڵی کوردی چۆتە بەغال ناو فڕاکسەکان ڕەنجی داوەتەوە کاریگەری هەیە و ئەو مەسەلە کوردستان لە بەردەم هەڕەشەی حەجی شەعبیدا لە دوای شەڕی مووسڵ دوای کۆتاییتنی شەڕی مووسڵ کەواتە ئێمە یعنی هیواداری نەکاتەوە ڕۆژێک کە ئەم کۆبوونانە بێئەنجام بمێنێت چکە بێئەنجام بێتەوە بەڕاستی ڕووداوی چۆن لە حاڵەتێکی نەخوازەوە دێتە ئارا و ئەوەنەتر هەرێمی کوردستان لایەنەکان پێکەوە لێکداڕن و پەیوەندیان پێکەوە بچێتەوە ئایندەی کوردستان ئایندەیەکی باش نابێ ومێ دەکەن کە ئێمە گەشتبین بین و فعلەن ئەم کۆبوونەوانە بە ئیرادێکی بەهێزەوە بکرێ بە ئامانجی گەیشتن بە چارەسەر وەکو بیداوتمان تەنها کۆبوونەوە نەبێ بۆ کاتکوشتن و بۆ کات بەڕێکردن چکە دوژارتەوە هەنگاوی دوای ئەم کۆبوونەوە دەبێت چی بێ بۆ نمونە چ جۆر لە کۆبوونەوەیەک بەڕێوە بچێت دەبێت هەموو لایەنەکان بۆ نمونە ئێستا دەبین سەردانی هەموو لایەنەکان دەکرێت ئێمە زیاتر مەسەن لە زیاتر لە حیزبمانە حیزبی سیاسی بە پێکاتەکانیشەوە دەبێت هەمووان بەشدار بن خۆ دەبێت کێ بڕیار بدە بەڵێ خۆی ئەمە ئەبێ واقعی بین ئەو هەموو لایەنەکان ڕێزلەگیراون و مافی خۆیان هەیە و حرمەتی خۆیان هەیە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ حکومەتی پێگەناوە چین پێنجدانی سەرێکیە ئەوەی کە لە ڕابردووە دانوستانەکان نۆکۆبوونێک
کرا نۆکەونەی پێنج قۆڵی بوو ئەم لایەنانە کە لایەنی سەرەکیینەوە پشکی گەورانێ و سەرۆکایەتەکانی ئەم وڵاتە لە هەرێم و حکوومەت و پەرلەمان لەوان ئەم پێنج لایەنەیە یاخود پەرلەمان کە زۆرینەی کورتەکان لایەن ئەم پێنج لایەنەوەیە کاتە ئەم پێنج لایەنە لایەنی سەرەکین و ئەوەش ڕابردوش بۆمان ئەسەلمێنە کە بۆ نۆکەبوونەی پێنج قۆڵی کرا نەبوو بە شەش قۆڵی کاتە ئەم لایەنە قورسایی خۆیانێ و ئەم لایەنە ئەتوانن کێشەکە یاخود قەرانی کوردستان چارەسەرکردن ئەگەر بمانەوێ چارەسەرێکی واقعیانە بێ و بمانەوێت تەنها ئاسەنگ دروست نەکەین فعلا ئەم پێنج لایەنە بێنە سەر مێزی گفتوگۆ کێشەکان حەلگەن وە بە ئیرادەی چارەسەرکردنیشەوە هەموو لایەنەکان ئامادەی مڕۆنەت و نەرمیوانیان هەبێ بە دەرەجەیەکەم پاری دیموکراتی کوردستان و وەک لە پەیامەکەش داهاتووە کە پەیامەکە هیچ سەرۆکایەکی هەڵاوێر نەکردووە یاخود بەدەری نەکردووە لە سەرۆکایەتی طبعا بەپێی پەیامەکە لە سەرۆکایەتی پەرلەمان دەستی پێکردەوە دواتر بۆ حکومەت دواتر بۆ هەرێم هیوادارین لە هەموو ئەمانە چوە گەروانە بێت تۆ سەرۆکایەکی لێ دەرکەی لایەنش کە سەرۆکایەکی لێ دەرەکات دوجار ناگەینەکاتە هەمووی خاڵسەیە بۆ گفتوگۆ ئەنجا لایەنەکان لە گفتوگۆ لەسەر چی ڕێکەوتن زۆر باش کۆمەڵی ئیسلامی ئێوە لە ڕابردوودا مەسەلەی یاسای سەرۆکایەتی هەرێم و لە مەسەلەی پەخستنی پەرلەمان تەنازولتان نەکردووە لە داهاتوودا لەسەر پرسە یاسایەکان و سەرمافەکانی خەڵک لە کۆبوونەوەکان تەنازول دەکەن بەڵێ کۆمەڵی ئیسلامی هەمیشە خۆی کردو قوربانی لە پێناو خەڵکی کوردستانە و ئێساش لە ڕابردووشە لە کۆبوونەکانیشە کۆمەڵی ئیسلامی نەرمی نواندووە لە پێناو گەشتن بە چارەسەرێکی هاوسەنگ و چارەسەرێکی مامناوەندە و ئەوەی کە لە ڕابردووشە ڕاستی کێشەکان کە قوڵ بۆتەوە سەری هەڵداوە لە سەرسی کۆمەڵی ئیسلامی نەبووە و کۆمەڵی ئیسلامی هەمیشە هۆکاری چارەسەر بوو و هۆکار و کە عامیلی خێربی ئێساش کۆمەڵی ئیسلامی لە پێناو چارەسەرکردنی کێشەکانە لە پێناو گەڕانەوەی موچەی موچە خۆرانە لە پێناو خەڵکی کوردستانە ئامە هیچ هێڵێکی سووری بۆ خۆی نییە و ئامادەیەکە قوربانی بدا لە پێناو گەشتن بە چارەسەر لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی کوردستان کە لەسەریمان و کێشەی دارایی و موچەی موچە خۆران و مامۆستایان فەرەمبەرانی هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دواوتت سەبارەت بەوەی کە پێ بەڕێزتان ینی ئومێدبەخشن بەم کۆبوونەوانە یاخود تاکەی ئەم جۆرە لە کۆبوونەوانە نابێت مەسەرەن بەرداوام بنوە چ کاتێک کۆبوونەوەکان ئەگەر لاگەری شکستێنانی کۆبوونەوەکان ینی ئایندەی خەڵک و ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕا زۆر بە کورد بێ سپاس دەکەین لە ڕاستیە من هیواخوازم ئەم دەست پێشخەرەی کە کاک مەسعود کردوێتی نەبێتە گەنم و شیتەڵکاری و لیژنە و لیژنەکاری سێ پێشنیاری خستۆتە ڕوو دەست پێشخەری کردووە پاش هەندێک کێشە و گرفتێکە لە نێوان بەتایبەتی برایانی گۆڕان و پارتیا تۆزێک ئەو پەیوەندیە خۆش بکرێتەوە متمانی بگەڕێتەوە من وا ئەبینم زۆر ئەو باسی لیژنە دروستکردن نەکرێت سێ پێشنیارە کە ئەمە وان ئەبینم قەناعەتی هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانەیە بابێن ئەم پێنج لایەنە ئیتیفاقی سیاسی لەسەر بکرێت جیهەیەک بڕیاری لەسەر بدرێت لە پەرلەمانە ئەو وەختە دەستکرێت بە جێبەجێکردنی ئەگەر نا وەفد سەردانی ئەم لا بکات و وەڵا بەیانیش با سەردان بکرێ و چوار ڕۆژی تر با بکرێەوە ئەزانمەک و زۆربەی دەست پێشخەریەکانی تر لەبار ئەچێت و دوای مەینەتی و ناڕەحەتیەکان و بێهیوایی هەڕوو لە گەلەکەمانەکە بۆیە من وا ئەبینم ئێستا بابەتێک ئامادە کراوە کە ئەمە هەموو لایەنە سیاسیەکان ئیتیفاقیان هەیە لەسەر ئەوە تەنها لەسەر شێوازی جێبەجێکردنەکەیەتی با لەسەر ئاسی قیادی ئەو لایەنانە و بەتایبەتی کەسیەکەمەکان پاش ئەوەی کە ئەگەنە دەرەنجامێک بڕیارێکی لەسەر بدێ ئەگەر ناوە بینم وەکو ئەو دەیان و سەدان کۆبوونەوانەی کە لە ڕابردووە بینیمان جگە لە کات کوشتن هیچ نەتیجەیەکی تر ناگرین بەڵام هیواخوازم ئەم جارە نەتیجەیەکی ئیجابی بێ بە دوایە چونکە بارودۆخی کوردستان بەڕاستی لەمە زیاتر تەحمل ناکات. بەڵێ بەڕێز هیوا میرزا سابیر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە زۆر سوپاس بۆرێک لە بەرزان و عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە سوودی سەرەکی لەگەڵمان بوو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانمان تا بەرنامەیەکی تر پاتان.